زۆر چاکە کات دکتۆر لە کاتی خەوتن با بڵین پاڵکەوتن و ئیستراحەتکردن نەخۆش ئەبێت چۆن مەسەلەن پاڵ بکەوێت چۆن خۆی بپارێزێت ئایا خەوتن لەسەر لاتەنیشت باشترە لەسەر پشت باشترە لەسەر دەم باشە کامیان یعنی بۆی کەسەکە تووشی ئازاری پشت نەبێ ئەگەر هەی بێ بۆی خراپتر نەبێ پێویستە ڕێنمایی ئەو شتە وەربگرێت یا ڕەچاوی ئەو بابەتە بکات ئەو وەزعەتی کە لە بۆ فەقەڕاتی باشە عادەتەن لە تەنیشتەکان زۆر باشە دانانی بالیف لە بینی چۆکەکان ئەگەر لەسەر پشتیش پاڵێت داوە عادەتەن دەبی بالیفێکی کچکە لە خواروی پشتت بیتن و بالیفەشی لە بن چۆکت بیتن نابیت لەسەر دە و بەڕاستی زۆر باش نییە لە بۆ فەقەڕاتەکانی پشت زۆر باشە ئەی کاک دکتۆر نەخۆش هەنێک با بڵین بیر و ڕاهەیە لە ناو خەڵکیان نەخۆش زۆر جار باسی ئەکادێکێک لەوانە ئەڵێ ئەگەر ئینزیلاقی پشتت هەبێ یان نەخۆشیەک لە نەخۆشیەکانی پشتت هەبێەوە باشتر تەنها پشوو بدەی جوڵەکەم کەیتەوە زۆر چۆنەڵی چالاکی ئاسایش ئەنجام نەدەی ئەمە تا چەند دروستە بێگومان هەر حالەتە و ڕێنمایی تایبەتی خۆی دەوێت بۆ نمونە ئەو کەسانی کە ئیلتیهاباتی کرکڕاگەی پشتیان هەیە ئیلتیهاباتی دیسکیان هەیە بێگومان هەر حرەکەک هەر جوولەیەک ژانی زۆر لە پشتی دروست دەکات لەو حالەتەی جوولەکردن لە بۆ نەخۆشەکەی خراپە لە بەروی ئازاری لۆ دروست دەبێت ئەو هەوکردنە لە ئەنجامی میکرۆب پیا دەبیتن ئەو نەخۆشە دەبی بە بەردەوام لەسەر پشت بیتن هەتا چارەسەری پێی زۆر دەگری ئازاری کەم دەبتەوە بەنام بەهۆم حالەتەك نا هەندێک حالەتێ مەسەلەن ئازاری پشتیش خەفیفی هەیە عادی دەتانی جوولەی بکات دەتانی ئیستراحەت بداتە خۆی یان بەس لە نەخۆشێک لەو نەخۆشێک جیاواز دەبی ئەو حاڵەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی
میهرەبانی دڵسۆزی و لێزانی